لە کاتێکدا لەوانەیە منداڵەکەت لێت بپرسێت منداڵ لە کوێ دێت. نیگەران مەبە، ئەمە پرسیارێکی زۆر ئاساییە. تەنانەت منداڵە بچووکەکانیش دەتوانن زانین خواز بن. مەرج نییە پزیشک بیت یان هەموو وردەکارەکان بزانیت. گرنگترین شت ئەوەیە کە ئارام بیت و ئامادە بیت بۆ قسەکردن. لێرەدا 4 ئامۆژگاری دەخەینە ڕوو بۆ یارمەتیدانت لەم بارەیەوە. ئامۆژگاری یەکەم، ئارام بە. تەنانەت ئەگەر هەستت بە شەرم و شەرمەزاری کرد، هەوڵ بدە ئەوە بەدەر نەخەیت. منداڵەکان نازانن کە قسەکردن دەربارەی ئەم شتانە ڕەنگە بۆ گەورەکان ناڕەحەت بێت. کاتێک بە شێوازی ئارامی وەڵامیان دەدەیت، پەیامەکە بۆیان دەنێریت کە هیچ کێشە نییە قسە دەربارەی ئەم شتانە بکەیت. ئامۆژگاری دووەم، بڵێ کێشە نییە کە پرسیارت کردووە. دەتوانیت بڵیت ئەوە پرسیارێکی باشە، یان من زۆر پێخۆشحاڵم کە تۆ پرسیار دەکەیت. با بزانن کە هیچ کێشە لە پرسیارکردندا نییە. ئامۆژگاری سێم، سەیری کە پرسیارەکە لە کوێوە هاتووە. ئایا بیر لەوە دەکەنەوە کە خۆیان چۆن لەدایک بوون؟ ئایا شتێکیان لە هاوڕێیەکیان بیستووە؟ ئەمەش یارمەتی دەدات بە باشترین شێوە وەڵامیان بدەیت. ئامۆژگاری چوارم، سادە و ڕاستەوخۆ بە. کاتێک منداڵەکەت لێت دەپرسێت منداڵ لە کوێوە دێت، دەتوانی بڵیت منداڵ لە سکی دایکیدا گەشە دەکات و لە ڕێڕەوی منداڵدانەوە دێتە دەرەوە. لەوانەیە ئەم وەڵامە بۆیان بەس بێت، بەڵام ئەگەر پرسیاریان کرد منداڵەکە چۆن دەچێتە ناوسکی دایک، دەتوانی شتێکی وەک ئەمە بڵیت. زۆربەی ژنان هێلکەی بچووکیان هەیە لە بەشێکی تایبەتی سکیاندا. زۆربەی پیاوان تۆوی زۆر بچووکیان هەیە، پێی دەوترێت سپێرم. ئەگەر سپێرم و هێلکە کۆ ببنەوە، دەتوانن گەشە بکەن و ببێتە منداڵ. دواتر تێگەشتنیان هەڵبسەنگێنە و ئەگەر ئاسوودەیت گفتوگۆکە درێژە پێبدا بە پرسیارکردنەوەی ئایا ئەمە وەڵامی پرسیارەکەتە یان دەتەوێت چیتر بزانی. تۆ بڕیار دەدەیت چەند بڵیت بە پێی تێگەشتنی منداڵەکەت لە بابەتەکە. لەبیرت بێت قسەکردنی ڕازگۆیانە لەگەڵ منداڵەکەت دەربارەی سێکس وای لێ ناکات بیەوێت سێکس بکەن. یارمەتیان دەدات هەست بە تێگەشتن و گرنگبوون بکەن.